ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە دکتۆر یاسین ئەحمەد عەباس ئەلمەعموری سەرۆکی کۆمەڵی مانگی سووری عێراقی و هاوڕێ ئەحسان سادق سەرۆکی لقی هەولێری مانگی سووری عێراقی کرد. هەروەها پێشوازی کرد لە موسا ئەحمەد جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی. لە دیدارەکەشدا ڕەوشی مرۆی کەمپی ئاوارەکان لە هەرێمی کوردستاندا تاو توێکرا. سەرۆکی مانگی سووری عێراقی سوپاس و پێزانینی خۆی بۆ هەرێمی کوردستان دەربڕی کە وێڕای ئەو قەیرانە داراییەی توانی و یانە پێشوازی لە 1,800,000 پەنابەر و ئاوارە بکە. هەر لە دیدارەکەدا تاوتوی چۆنیەتی ئامادەکاری بۆ کۆنتڕۆڵکردنی ئەگەری هاتنی شەپۆلی ئاوارەکانی مووسڵ کرا لە کاتی ئەنجامدانی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ لە دەست تیرۆریستانی داعش بە جۆرێک ئەو شەپۆلە لە ڕۆی مرۆیی و تەنانەت ئەمنی کاریگەری بۆ سەر هەرێم کەم بکرێت و لە هەمان کاتدا گیانی ئەو ئاوارانە بپارێزرێت و بۆ ئەم پرۆسەیەش بڕیارە مانگی سووری عێراقی بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی و دەم و دەستگاکانی حکوومەت پلانی پێشوەختیان هەبێت و پێداویستیەکان دابین بکەن.